ئەمڕۆ ئێمە وەک بەڕێوەبەراتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی گەرمیان لێرەین لە یوتێرنی ژمارە 1 لەسەر ڕێگای کەلار ڕزگاری. ئەم یوتێرنە حاڵەتێکی خراپبوونی تیا ڕوویدا بوو کە بریتی بوو لە خزانی قیر، کە ئەمەش حاڵەتێکی نۆرماڵە لە جادەی قیرە ڕووەدا، بەڵام ئیتر پێویستەکە کە بە زووترین کات کاری چاکردنی بۆ ئەنجام بدەیت. ئەو کاری چاکردنەوەیش کە بۆ ئەم جۆرە حاڵەتانە ئەنجامەدرێ بریتی لە قەشتکردنی قیرەکە بۆ ئەستوریەی کە خراپ بووە، وەکو خۆتان ئەیبینن ئێستا لە وێنەکانە قەشتێکەین، دواتر بەو ئەستوریە چینێکی قیری بۆ دائەنینەوە و ئەم حاڵەتە کە لێرە ڕوویداوە بەڕاستی چەند حاڵەتێکی ڕوودا و شتی نەخوازراوی تیا ڕوویدا بوو، بەڵام ئیتر ئێمەش بە پێی توانای خۆمان هاتین بۆ چارەسەرکردنی و ڕزگارکردنی ڕێگاکە لەو حاڵەتە و خۆشکردنی ڕێگای هاتوچۆی خەڵکی، بە تایبەتی ئەوانەی کە شارەزانین، خەڵکی دەرەوەی شاری کەلارن کە شارەزانی نەم حاڵەتە بە سەریعی دێن و لەوەیە تووشی ڕووداو بن. هەر ڕێگایەکی سنووری گەرمیان پێویستی بە چاکسازی بێ ئێوە لەوێ بن. ئێمە بەردەوامین لە چاکردنی ڕێگاوبانەکانی گەرمیان، ڕێگاوبانی گوندەکان، بەردەوام دەرخسەیەکی زۆرمان هەیە بۆ چاکردنی ڕێگاوبانەکان، بەردەوامین لە کۆمەڵێ پرۆژە لە سنووری گەرمیان و ئەمساڵ ئێمە بەرنامەی کاری ئەمساڵمان 31 پرۆژەیە لە سنووری گەرمیانە و زیاتر لە 15 پرۆژەیمان ئەنجامداوە. ئەو پرۆژانەش زیاتر بریتە لە خزمەتکردنی ئەو گوندانەی کە تا ئێستا ڕێگایان نییە و کاری ئاوادانکردنەوە تایە ئەنجام نەدراوە یان زۆر لاوازە کە خەڵکەکەیان نەیانتوانیوە بگەڕێنەوە شوێنی باوباپیرانی خۆیان و گوندەکانیان ئاوادانکردنەوە بەشدار بن لە پەرەپێدانی کاری کشت و کاڵی و مەڕداری لە گەرمیانە.